سڵاتان لێبێ قوتابیانی خۆشەویست من مامۆستا شۆز ڕەفیق لە ئامادەیی کلێڤەری ناحوکمی وانەیەکی دیکەی فیزیای پێشکەش دەکەین لەوانەیە ڕابردوودا باسی بابەتی هاوسەنگونمان کرد و شیکاری پرسیاری دووەمی ڕاهێنانی دووبامان کرد و لەوانەیە ئەو ڕۆدا کۆمەڵێک پرسیارەکە شیکار دەکەین یەکێک لە پرسیارەکان پرسیاری یەکەمە لە ڕاهێنانی دووبا لە پرسیارەکەدا دەڵێ پردێک درێژەکەی گوتم لە بۆ بابەتی هاوسەنگون پێویستە وێنەی بچێشی هەر کاتێک بە تو بڵێ پردێک توڵێک لەوحێک ڕاستەیەک ئەوە خەتێکی ڕاست و ڕاست دەچێشین ئەوە پردێکمان هەیە ئەو پردە درێژەکەی 20 مەترە واتە چی؟ واتە لەو سەرەی پردەکەی تا دەگاتە ئەو سەرەی پردەکەی ئەو مەسافەیە هەمووی چەندە؟ ئەو دووریەمان 20 مەترە کێشەکەی گوتمان چەقی بارستایی تەنەکان لە ناوەڕاستیاندایە کێشی پردەکەی لە ناوەڕاستیەوە دەچێشین ئەوە کێش FG دەکرێت هێمایەکی لە بۆدان لە بۆ ناسچینەوەی نووسی FG پرد P دەکاتە چەند؟ 4 جاران دەتوان 5 4 جاران دەتوان 5 نیوتنە هەرکە کێشەکەمان ناوەڕاستی کرد دوو داتامان دەست دەکەویتن یەکێک لە داتاکان ئەوەیە ئێستا کە ئەو 20 مەترەمان لە ناوەڕاستیەوە کێشەکمان چێشایە کەواتە ئەو مەسافەیە بۆتە 10 مەتر بە هەمان شێوەیە ئەو لایەشمان بوویتە 10 مەتر لەسەر دوو ڕاگر جێگیرکراوە لە پرسیاری ڕابردوو گوتە ڕاگرەکان لە سەرەکانیدایە بەڵام ڕاگر هێزی لە بۆ سەرەوەیە بەڵام نەی گوتیە لە سەرەکانی لەسەر دوو ڕاگر جێگیرکراوە فەرقەکە هەر ئەوەندە لەگە پرسیارەکەی ڕابردوودا دێ ڕاگرەکە 3 مەتر لە سەرەکانیەوە دوورە ئەوە سەرێکیتان 3 مەتری دوور کەمەوە ئەوە ڕاگرێکمان کێشە ئەوەی نالێ دێن ڕاگرێک بە هەمان شێوە ڕاگری ئەو لە سەرش بکەم 3 مەتری دوور دەکەمەوە ڕاگرێکی دیکە دەکێشم ئەوە هێزی ڕاگری یەکەم ئەوەمان 3 مەتر 3 مەترمان بەجێشت و لە خۆی دەڵێ 3 مەتر ڕاگرەکان لە سەرەوە کۆی دوورە بە هەمان شێوە لێکوانە 3 مەترمان بەجێشت ڕاگری دووەممان کێشە و پێشتم گوت ناونانی ئەوانە بە کەیف خۆتە چکو دیاری نەکردیا ڕاگری یەکەم لای ڕاستە و ڕاگری دووەم لای چەپە بە کەیف خۆت یەکە چامکە ڕاگری یەکەم یەکە چامکە دووەم ئۆتۆمبیلێکمان هەیە کێشەکە 1.92 جاران دەتوان چوارە لە دووری 8 مەتر لە سەرێکی پردەکەەوە بۆستێت دیاری نەکردێ کامە سەر لای ڕاگری یەکەم لای ڕاگری دووەم کە دیاری نەکردێ بە کەیف خۆت دەیچێشی کەواتە ئۆتۆمبیلێکی دەچێشین بۆ منە 8 مەتر لە سەرێکیەوە ئەوەندە 10 مەترە نەیگوتی 8 مەتر لای ڕاگرەکەی لە سەرێکیەوە کەواتە لێرەوە 8 مێتری دەژمێرین و ئۆتۆمبیلێکی دەچێشین ئەوە ئۆتۆمبیلێکمانە کێشی ئۆتۆمبیلەکەی بەرەو خوارەوەیە ئەو مەسافەیەمان 8 مەترە یعنی لە سەری پردەکەی تا ئۆتۆمبیلەکەی ئەو مەسافەیەمان دەکاتە 8 مەتر کێشی ئۆتۆمبیلەکەشمان دراوە 1.96 کێشەکەی ئەوە FG لە بۆ ئۆتۆمبیلی کار سیدا دەنێن دەکاتە 1.96 جارانی دەتوان 4 نیوتن ئەو هێزە چەندە کە هەرێکە لە دوو ڕاگرەکە کاری پێدەکەنە سەر پردەکە یعنی هێزەکانی دەوێتن هێزی ڕاگری دووەمی دەوێ و هێزی ڕاگری یەکەمیشی دەوێتن عادەتەن لە وزاری پرسیار دەکاتێتە لە بە مامۆستا هێزەکان بە کەیف خۆماندانین ئەدی لە وزاری ئەنجامەکان پێچوانە نابنەوە ئاکەس نابیتەوە لە وزاری پێت دەڵێتن هێزی ڕاگری یەکەم چەندە یەکێک لە ڕاگرەکانی دەوێتن هێزی ڕاگری یەکەم چەندە یان هێزی ڕاگری دووەم چەندە ئەو کاتی لە بۆ دیاری دەکاتن ئەویان لە بۆ ئەوەی هێزەکان دۆزینەوە تەوەرەی خولانەوە دیاری نەکراوە دەبێت تەوەرەی خولانەوە دیاری بکەین کە تەوەرەی خولانەوە دیاری دەکەین گوتمان باشتر وایە ژێر هێزێکی بکەین تەوەرەی خولانەوە کە زەبرەکەی سفرە ئێستا دوو نەزانەوە F1 و F2 ئەگەر هاتو ئەمن ژێر هێزی یەکەم بکەمە تەوەرەی خولانەوە ئەوە زەبری هێزی یەکەم سفر دەبێت و هێزی دووەم دەتوانین دۆزینەوە ئەگەر ژێر هێزی دووەم بکەمە تەوەرەی خولانەوە زەبری ئەو هێزی دەبێتە سفر کەواتە نەزانراوەکەمان بەس هێزی یەکەم دەبێتن لۆ خۆت خۆشترە لای تەنەکەی بکەیت تەوەرەی خولانەوە چکو بە ئاسانی دیەکەی دەزانین داخۆ چەندە تووشی کەمکردنەوەش توان نابی کەواتە ئەو خاڵی دەکەنێت تەوەرەی خولانەوە ئەوە بن هێزێک دەکەنێت تەوەرەی خولان کە زەبرەکەی هێزەکە نەزانرابی تاوەکو زەبرەکەی سفر بێتن ئەوەمان تەوەرەی خولانەوەیە ئێستا کە دەڵێن چێ دەڵێن
زەبرەکانی سەرەوە کۆی زەبرەکانی سەر یەکسان بە کۆی زەبرەکانی خوارەوە ئەوەیان زەبری سفرە زەبری هێزی یەکەمان ڕاگری یەکەمان سفرە چونکە لەسەر تەورەی قورئانەوە دیەکەی سفرە کەواتە زەبری سەرەوە یەکسانە بە کۆی زەبرەکەی خوارەوە یاخود دەتوانین برێین زەبر بە ئاراستەی میلی کاژمێر یەکسانە بە زەبرەکان بە پێچەوانەی میلی کاژمێر ئێستا کە دەڵێم چێ زەبر F2 D2 ئەوە زەبری سەرەوە یەکسانە بە زەبری خوارەوە زەبری خوارەوە دوو هێزمانەیە FG پردەکە D پردەکە کۆ FG ئوتوبێلەکە D ئوتوبێلەکە زەبرەکانی سەرەوە یەکسانە بە کۆی زەبرەکانی خوارەوە دەبی دیەکان دیاریکەم F دوومان نەزانراوە D گوتمان دووری هێزە لە تەورەی قورئانەوە ئایا ئەو هێزەمان چەند دوورە لە تەورەی قورئانەوەکەمان ئەوە پێی دەڵێن D2 D2 بزانین چەندە یەکێکیان لە سەرێکی لەوحەکەی باید تەورەی قورئان لە سەرێکی تری لەوحەکەیدا باید دەمانگوت بە قەدە درێژی لەوحەکەی دوورە 20 مەتر بەڵام ئێستاکە لێرە ئەو تەورەی قورئانەوە لە بن ئەو ڕاگرەیە ڕاگرەکە لە خۆی 3 مەتر دوورە لە سەرەکیان ئەو ڕاگرەشیان 3 مەتر لە سەرێکیان دوورە کەواتە لە 20 مەترەکەی لە 20 مەترەکەی 20 مەترە لە خۆی لەولایە 3 لێ ڕۆیوە دیسانەکە لەولایە 3 مەتر دوورین لە سەرەکەی کەواتە 20 کەم 3 حەفدا کەمی سێت کە بکەین کەواتە D2 دەکاتە 14 مەتر ئەوە D2مان ئامادە کرد 14 مەترە ئەوە جارانی 14 یەکسانە کێشی لەوحەکەمان 4 جاران کێشی پردەکەمان 4 جاران دەتوان 5 4 جاران دەتوان 5 دیەکەی چەندە دووری لە تەورەی قورئانەوە ئەوە گوتمان ئەوەندە 10 مەترە بەڵام لێرە 3 مەتری لێ ڕۆیوە 3 مەتر لێرە ڕۆیوە ئەو 3 مەتری لێ ڕۆیوە کەواتە 10 مەتر کەواتە دووری کێشەکە لە تەورەی قورئانەوە ئەو مەسافەیە 3 لێرە لێ ڕۆیوە کەواتە 10 کەم 3 کەواتە D پردەکەمان دەکاتە 7 مەتر ئەوە جارانی هەفتی دەکەین جاران 7 کۆ کێشی ئۆتۆمبیلەکەمان 1.96 جاران دەتوان 4 1.96 جاران دەتوان 4 جارانی دیەکەی ئۆتۆمبیلەکە گوتی 8 مەتر لە سەرێکیەوە دوورە لێرە لە 8 مەترەکەی بزانە 3 مەتری لێ ڕۆیەوە کەواتە 8 کەم 3 دەکاتە D ئۆتۆمبیلەکە کە دەکاتە 5 مەتر کەواتە D ئۆتۆمبیلەکەمان 5 مەترە ئەوە 5 ئەو ئەنجامەی لێک دەدەین و دابەشی چواردەی دەکەین ئێفی دووەممان لە بۆ دەردەچیتن ئێفی دوو لە بۆمان دەرەچێتن 2 لە 107 جارانی دەتوان 5 نیوتن ئەوە هێزی دووەمان دۆزیوە ئەو دەرێ هەر یەکە لە هێزەکان چەندە کاتە هێزی یەکەمیشی دەوێ ئەو کاتی بە ئاسانی هێزی دووەمان هەیە کێشی پردەکەمان هەیە کێشی ئۆتۆمبیلەکەمان هەیە هێزی یەکەممان نییە دەرێن هێزەکانی سەرەوە یەکسانە بە هێزەکانی خوارەوە کەواتە دەڵێن چێ F1 زائیدەن F2 یەکسانە بە هێزەکانی خوارەوە کێشی پردەکە زائیدەن کێشی ئۆتۆمبیلەکە هێزی دووەمان کە ئامادە کرد بستەوە بەردەبێتە سالب کەواتە F1 بە ئاسانی دەتوانم ئامادەکەم کێشی پردەکەمان لەوێ هەبوو 4 جاران دەتوان 5 بوو 4 جاران دەتوان 5 کۆ کێشی ئۆتۆمبیلەکەمان 1.96 جارانی دەتوان 4 بوو بزانە ئێفی دووەمان 2 لە 107 جاران دەتوان 5 بوو بچێتە ئەو بەری دەبێتە سالب 2 لە 107 جاران دەتوان 5 ئەنجامەکەی لێک بدا لە بۆمان دەرەچێتن هێزی یەکەم دەکاتە 2.126 جارانی دەتوان 5 نیوتن ئەوەش پرسیارێکی دیکە لە پرسیارەکان بوو و نمونەیەکمان هەیە نمونەکەی شکار دەکەم زۆر جار قوتابی کێشەی لە نمونەکەی هەیە بە ئاسانترین شێوە شیکاری نمونەکەی دەکەین لە نمونەکەدا دەرێتێ دەڵێت لەوحێکی ئاسۆی هاوچەشمان هەیە یعنی وێنەکەت دەداتێ لە پرسیارەکەی درێژەکەی 5 مەترە درێژی لەوحەکەمان 5 مەترە بزانە لەوحەکە درێژەکەی 5 مەترە
کێشەکەشی داوە کێشی لەوحەکەی لە ناوەڕاست ڕسم کێشراوە 315 نیوتنە درێژی لەوحەکە گوتمان 5 مەترە کێشەکە لە ناوەڕاستی 315ەیە سەرێکی بەهۆی جومگەیەک بەستراوە جومگە واتە تەوەرەی خوڵانەوە جومگە تەوەرەی خوڵانەوەیە لە خۆشی لە کۆتایی پرسیارەکە پێ دەرێ لەوحەکە دەتوانێت بە دەوری جومگەکەیدا بخورێتەوە سەرەکەی تری بە پەتێک بەستراوە لە پرسیارەکانی پێشووتر دەمانگوت بە پەتێکی شاوڵی بەڵام لێکواندا تەنها پەتەکە گۆشەی دروست کردی هەر ئەو جیاوازی هەیە لەگەڵ پرسیارەکانی پێشووتر گۆشەکەی دروستی کردیە 53 پڵە لەگەڵ ئاسۆ ئەوە ئاسۆیە ئێکس یعنی ئاسۆ ئەگە بیگوت با لەگەڵ شاوڵ یعنی ئەو گۆشەیە بەڵام درێ پەتەکەمان گۆشەی 53 پڵە لەگەڵ ئاسۆی دروست کردووە لەو کاتەدا کەسێکمان هەیە شوێنەکەی دیاری کردیا دەرێ لە دووری 1.5 متر دووری کەسەکە 1.5 مترە لە جومگەکەوە دیاری کردیە نەیگوتە لە چێک لە سێرەکان 1.5 متر لە جومگەکەی دوورە کەسەکەمان کێشی کەسەکەشمان 545 هێزی کرژی پەتەکە چەندە هێزی کرژی پەتەکە داوا کراوە هەروەها ئەو هێزەی کە جومگەکە هێزەکەی ناوێنە ئار هێزی جومگەکە دەیخاتە سەر دیوارەکە چەندە لەبەوەی هێزی کرژی بدۆزمەوە ئەومان تەوەرەی خولانەوەیە کەواتە زەبری ئەو هێزەی سفرە ئەوە زەبرەکەی سفرە چونکە لەسەر تەوەرەی خولانەوەیە ئێستاکە دەڵێم زەبرەکانی سەرەوە یەکسانە بە زەبرەکانی خوارەوە زەبرەکانی سەرەوە چمان هەیە FT DT تەنها فەرقی چ لێکوانە هێزە کرژیەکە شاوڵی نییە گۆشەکە نەوەد نییە بەڵکو گۆشەی 53 دروست کردیە یەکسانە بە زەبرەکانی خوارەوە زەبرەکانی خوارەوە چییە کێشی لەوحەکەیە کە کێشی لەوحەکە لە خۆی ناوێنایە B دی لەوحەکە زائیدەن کێشی کەسەکە کە ناوێنایە P دی کەسەکە دادەنێمەوە هێزی کرژی کە داوا کراوە یەک جارانی دیەکەی دی چیە دووری هێزە تەوەرەی خوڵانەوە ئایا ئەو هێزە کرژیە چەند دوورە لە تەوەرەی خوڵانەوە لە سەرێک لە بۆ سەرێکی دیکە واتە بە قەدە درێژی لەوحەکەی دوورە کە 5 مەترە ئەوە دەبێتە دی هێزە کرژیەکە ئەوە جارانی 5 ساینی 53 یەکسانە کێشی لەوحەکەمان 315 کە ئەوەیان لەوحەکە 5 مەتر بێ کەواتە لە ناوەڕاستیەوە لە بۆ سەری جومگەکەی کە کۆتایی لەوحەکەیە واتە دەکاتە 2 مەتر و نیو ئەوە 2.5 مەترە ئەمەیان دەبێتە چ دەبێتە دی لەوحەکەی دی لەوحەکەشمان 2.5 کۆ کێشی کەسەکەمان 545 جارانی لە خۆی پێدەرێک کەسەکە 1.5 مەتر لە جومگەکەی دوورە دووری هێزەکەش لە تەوەرەی خوڵانەوە واتە دی کەواتە جومگەکەشمان تەوەرەی خوڵانەوەیە کەواتە دی کەسەکەی لە خۆی 1.5 جارانی 1.5 دەکەین ئەوانە لێک دەین دابەشی وێ بکەین کەواتە هێزە کرژیەکەمان لە بۆ دەردەچێتن بە نزیکەی 400 نیوتن دەردەچێتن بە نزیکەی لە بۆمان دەردەچێتن 400 نیوتن دەردەچێتن کەواتە دوو هەنگاومان کردیەوە وەکو پێشتر تەنها لێکوانە هێزە کرژیەکە شاوڵ نییە گۆشەکە نەوەد نییە بەڵکو گۆشەی 53 دروست کردیا لەگەڵ ئاسۆ ئەگە بیگوت با لەگەڵ شاوڵ ئەمە هەر گۆشەیەمان دەویست چون گوتمان تێتە دەبی گۆشەی نێوان F و D بێتن داواکاریی دیکە ماوە لە پرسیارەکەی بزانین داواکاریکەی دیکەی چییە دەڵێ ئایا هێزی ئەو جومگەی چەندە کە دەڵێ هێزی ئەو جومگەی چەندە بزانین چ دەکەین ئەو هێزە بەرئەنجامەکە دەکەینە دوو پێکێنەرێکیان لەسەر X پێ دەڵێن RX پێکێنەرێکیان لەسەر Y پێ دەڵێن RY نارم R ساین ثێتا و R کۆساین ثێتا لەبەر ئەوەی لێکوانە گۆشە نەدراوە بەڵام دوو پێکێنەریە پێکێنەر چێسە X پێکێنەر چێسە Y ئەگەر لێکوانە گۆشە بدرا با دەمانگوت ئەوە R تەنیشتی گۆشەکەی R کۆساین ثێتا و R ساین ثێتا بەڵام گۆشەی نەداوە دوو پێکێنەری ستونە سەیەکتر بەرئەنجامەکەیان بە یاسای فیساگۆرس دەیبدۆزینەوە کەواتە R دەکاتە ڕەجی دووجای RX دووجا کۆ RY دووجا ئەم پێویستە ئێستا کە لەسەرم RX لەگەڵ RY ئامادەکەم ئەو هێزەشان بە هەمان شێوە گۆشەی دروست کرێ ئەوی شیتەڵی دەکەین لە شیتەڵکردن
دوو پێکنەرمان هەیە گوتمان شیتەڵکردن وەکو میراتی وایە میرات دەبی بەش بکرێتن ئەوە میراتە لە نێوان ئەو دوو تەورەیدا هێزی کرژی ئەوەشیان میراتەکەی خۆی دەوێتن بە یاسا یاساکەمان چیە تەنیشتی گۆشەی کۆسانی گۆشەکەی بەردەکەوی چونکە کۆساین دەکاتە تەنیشت سەرژێ کەواتە ئەو پێکنەرە کۆساینی گۆشەکەمان کە 53ە وەردەگری بەرامبەری گۆشەکە ئەوی بە گۆشەکەەوە نەنووساوە ساینی گۆشەکەی وەردەگرێت ئێستا لێرەدا دەڵێن چێ دەڵێن تەنها هێزمان لەسەر پۆتانی وای نییە لەگە پرسیارەکان کە ئەو جیاوازی هەیە داواکاریش هێزمان هەیە لەسەر پۆتانی کەس هێزمان لەسەر پۆتانی وایە دەڵێن هێزەکانی لای ڕاست یەکسانە بە هێزەکانی لای چەپ ئەگە بشی سەلمێنین بەرئەنجامی هێزەکانی سەر ئێکس یەکسانە بە سەفەر ئەو هێزیان بە ئاراستەی پۆزۆتیفە ئەوشان بە ئاراستەی نێگەتیفە بچێتەوە بەری دەبێتە ئەویان دەبێتەوە پۆزۆتیف کەواتە ئەو کاتی دەبێتە RX یەکسانە بە FT کۆساین تێتا کەواتە RX کە دەدۆزیمەوە دەکاتە هێزەکانی لای ڕاست یەکسانە بە هێزەکانی لای چەپ FT کۆساینی 53 دانێمەوە FT-یەکەمان هەبوو 400 بوو بە نزیکەی کۆساینی 53 کۆسانی 53 وەرگرم لە بۆمان دەرەچیتن RX-ەکەمان لە بۆ دەرەچیتن 240 بە نزیکەی لە بۆم دەرەچیتن 240 نیوتن بە نزیکەی یاوە ئەوە RX-م ئامادە کرد ڕەجی 240 دووجا کۆ ماوە RY ئامادەکەم RYش بامەشێوە دەڵێن هێزەکانی سەرەوە یەکسانە بە هێزەکانی خوارەوە هێزەکانی سەرەوە چمان هەیە RY کۆ FT ساینی 53 هێزی کرژی ساینی 53 یەکسانە بە هێزەکانی خوارەوە هێزەکانی خوارەوە چمان هەیە کێشی لەوحەکەیە کە 315 کۆ کێشی کەسەکەیە کە 545 هێزە کرژەکەمان هەبوو لە لقی ئەلفدۆزیمانەوە واگەر لقی داواکاری با دەتوانین بیکەینە داواکاری با داوا بکاتن دەکرێت هێزە کرژەکە بدات یان یەک داواکاری لە داواکاتن برێ هێزی کرژی پەتەکەی ئەوەندێ ئایا هێزی جومەکەی چەندە ئەو کاتی بەس ئەو هەنگاوی دەکەین کەواتە ئەو پێکنەرە ئەو بڕا بچێتە ئەو بەری هاوکێشەکەمان دەبێتە سالب کەواتە RY یەکسان دەبێ بە چەند ئەوەی کۆکەین دەکاتە 806 ئەوە کۆکەینەوە دەکاتە 860 کەم هێزی کریجەکەمان 400 ساینی 53 لە بۆمان دەرەچیتن RY-یەکە بە نزیکەی لە بۆمان دەرەچیتن 540 نیوتن ئێستا کە RY-شمان دۆزیتەوە 540 دووجای دەکەین کۆی 240 دووجا دەکەین و ڕەجی وەردەگرین لە بۆمان دەرەچیتن 590 نیوتن ئەوە نیوتن دەشکرێ بنووسین 5.9 جاران دەتوان دوو ینی بە شێوەی توانیش بنووسین ئاساییە لە دەرسانی داهاتوودا پرسیاری زیاتر لە سەبابەتی هاوسەنگ بوون شیکار دەکەین هیوادارە سوودێکم گەیان بێتن بە ئێوەی بەڕێز و خۆشەویست